والحضور في هذا الاجتماع. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو کۆبوونەوەیەکی دیکەی نێوان سەرۆک وەزیرانی عێراق و هێزە براوەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕێوە بچێت بە بێ ئەوەی تا ئێستا هیچ ڕێکەوتنێک بۆ پێکێنانی حکومەتی خۆجێیی پارێزگاکە لە ئارادا بێت. سەرۆکی کوتلەی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت ناکۆکیەکانی نێوان لایەنەکان هۆکارن بۆی نەتوانین ئیدارەی کەرکووک پێک بهێنین. دەتوانم بڵێم دوو ئاراستەیە، ینی بربەستەکان بە دوو شێواتوانم بڵێم. شێوەیەکی ئەوەیە کە پێکهاتێک لە پێکهاتەکان بە حەق ئیستحقاقی خۆی زانێت و ئێمەش بە ئیستحقاقی خۆمانی ئەزانین. ئەوەی کە گرینگە نامەوێت بچمە سەر ئەوەی دووەم کە بە تەواوەتی نێوماڵی کوردی بە یەکگرتووی نابینم بەڕاستی لەم مەسەلەیە. حەقیقەتە دەبێ باس کرێت. ئەوەش کاریگەری خۆی هەیە، بەڵام پۆستەکان بەشی هەموو یەکات. ئەنجومەنی پارێزگای کەرکووک کارا دەوێت لەمەوە بەدواوە. ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش دەسەڵاتەکانی دیاری کراوە بە یاسا نوێیەکە کە دەتوانێت بە هەموو شێوەیەک ڕۆڵی خۆی ببینێت لە خزمەتکردنی شارەکە و دانیشتوانی شارەکەیە. هەرچەندە سەرجەم پێکهاتەکانی کەرکووک پێیان وایە دەبێت دۆخی کەرکووک لە بەرچاو بگیرێت و ڕێکەوتن بە ئاڕاستەی چارەسەری کێشەکان بێتە ئاراوە، بەڵام هیچیان ئامادەی سازش بۆ ڕێکەوتن نین. سەرۆکی کوتلەی پارتیش دەڵێت پێویستە پارتی و یەکێتی بۆ دانانی کەسێکی کورد بۆ پارێزگاری کەرکووک ڕێک بکەون. معلومی جەنابتانە دوو گەڕدانشتن کراوە ئەنجام دراوە لە بەغدا لە ژێر چاودێری محەممەد شیع سوودانی لەم ڕۆژانە لەم نزیکانەشە دانیشتنێکی ترش ئەنجام ئەدرێ، بۆیە ئومێدەوارین بگەینە حەلێکی کە بێتە مای ڕەزامەندی تەواوی کوت لە براوەکانی شار ئینشاءڵڵا. دەبێ باش بین، دەبێ پێکەوە بین، دەبێ بگەینە دەرەنجامێک جارە ئێمە پارێزگارەکە بۆ کوردوەر بگرین. دوای ئەوە بە تەسەووری من ئەوە گرنگە ئێمە چۆن بتوانین ئەو پۆستە بۆ کوردوەر بگرین، ئەو کات ئاساییە چۆن ئەوەی بکەین. ئومێدمان هەیە بکە بگەینە سیغەگیم. دەبێ لە هیچ وەکو وتم ئێستا ئێمە لە بۆنە نەتەوەیەکانە لێرە وامان کردو کە لێرە هەموو پێکەوە کۆبنیەوە تەسەوڕەکەین وەرگردنی ئەو پۆستانش ینی با بڵین پۆستێکی نەتەوەین. ئومێدەوارین کە بتوانین ڕێک بکەین و ڕێک شتەکەین ئینشاءڵڵا. ئێستا جگەل ئەنجومەنی پارێزگای کەرکووک هاوپەیمانی ئیدارەی کەرکووک کە سەرۆکوەزیرانی عێراق سەرپەرشتی کۆبوونەوەکانی دەکات لە هەوڵی بەردەوامن بۆ گەیشتن بە ڕێکەوتن، بەڵام بە هۆی کەڵەکەبوونی ناکۆکیەکانی نێوانیان پێکهاتەکان دوای دوو گەڕی کۆبوونەوە هێشتا ڕێگە چارەسەری کێشەکانی شارەکەیان نەدۆزیوەتەوە. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.